ئەگەر دەتەوێت $50 بە خۆڕایی ببیتەوە ئەوە زۆر ئاسانە. تەنها سەبسکرایبی کەناڵی کورد پاوەڕ بکە و ناو دەچێتە تیر و پشکەوە و ئەو کەسانەشی کە دەبنە براوە بە ئارەزوی خۆیان زۆرە کارتێکیان پێویست بوو بۆیان دابین دەکەین. تەنها پێویستە کەناڵەکە بگەێنینە 20,000 سەبسکرایب. کاتێک دەگاتەوە ئاستا تیر و پشکەکە ئەنجام دەدا. کەناڵەکەش زۆر نایابە و بابەتی زۆر ناوازە بڵاو دەکاتەوە. بۆیە ئەم هەلە گەورەیە لە دەستی خۆتان مەدەن. هەمووتان بسن سەبسکرایبی کەناڵەکەی بکەن و پشگیری لێ بکەن. سڵاوتان لێبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ باسی ئەو منداڵانە دەکەین کە خاوەنی بەهرەیەکی گەورەن کە لەوەیە لە داهاتوودا ببنە یاریزانی زۆر ناوازە. دوای بینینی ڤیدۆکە لە کۆمنت پێمان بڵێ کە لە داهاتوودا کامیان دەبێتە باشترین یاریزانی جیهان بەڕای تۆ. بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک. پاڵ پشتیمان بکەن بە لایککردنی ڤیدۆکە وە لە بیرشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش من لە کاراکردنی زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکەمان بکەین. ئاراد حوسەینی، ئاراد بەناوبانگترین منداڵە لە جیهاندا کە یاری تۆپی پێدەکا و هەروەها بەهێزترینە. ئەو منداڵە ئێرانیە بەڕاستی وەکو سەرسوڕهێنەرێکە چونکە لە کاتی نەرمی پەنجەکانیەوە لە ماڵەوە لەگەڵ باوکی ڕاهێنان دەکا لەسەر سەندان زوڵی جومبازی قورس و خاوەنی بەهرەیەکی ناوازەیە لە تۆپی پێدا. تەنها سەیری بکەن چۆن کۆنتڕۆڵی تۆپەکە دەکات و دژەکانی تێدەپەڕێنێ. بەهرەکانی و جوڵەکانی ئەم منداڵە تەنها یەک کەسمان بیر دەخاتەوە، بەڵێ لیۆنێل مێسی ئەرجەنتینی. و ئاراد لە یەکێک لە ڤیدۆکانی لە ئینستاگرام مێسی سەرسام کردبوو کە تێیدا بەهرەکانی دەردەخا و خودی مێسی کۆمنتی بۆی نووسی بوو. تیایدا وتبووی: سڵاو ئاراد، من بەهرەیەکی زۆر ئەبینم لە تۆدا، زۆر ناوازەی لە جوڵەکانتدا. ئاراد لە ئێستادا لە ئەکادیمیای لیڤەرپۆلی ئینگلیزی ڕاهێنان دەکا و هەوڵی زۆر دەدا بۆ بەدیهێنانی خەونەکەی. ئەوێ ژیاریکردنە لە ڕیزەکانی یانی بەرشەلۆنا لە داهاتوودا. کریستیانۆ جۆنیۆر، ئەو منداڵە تازە ساڵی دەیەمینی خۆی پڕکردوتەوە، بەڵام سەرڕای تەمەنە بچووکەکەی خاوەن بەهرەیەکی سەرنجڕاکێشە. لە وێنێدا تەنها تەمەنی 7 ساڵان بووە. جۆنیۆر خاوەنی ئەنجامی زۆر باشە لەگەڵ یانەی یۆڤانتۆس بۆ تەمەنی 12 ساڵان کە توانیوێتی لە 28 یاریدا 58 گۆڵ بکە. لەگەڵ 18 پاسی دروست کرد. جۆنیۆر تەواوی بەهرەکانی باوکی هەیە: خێرایی، بەهرەداری، کۆتایی هێنان. تەنانە لە ڕۆناڵدۆ باشترە لە لێدانی ڕاستەوخۆدا. تەنها سیر بکەن. بەهەرحاڵ ئەگەر جۆنیۆر هەمان ئامانج و کۆڵنەدانی باوکی هەبێ، بە دڵنیاییەوە ئێمە کریستیانۆیەکی تر ئەبینین لە داهاتوودا. ڕەیان بۆنیدا، منداڵێکی مەغریبیە لە بەلزیکا لەدایک بووە و هەمووان داهاتوویەکی ڕۆشنی بۆ ئەبینن لە تۆپی پێدا. ئێستا لەگەڵ یانێ ئەندەرڕێختەری بەلزیکی بۆ لاوان یاری دەکا و خواستی زۆری لەسرە لایەنە جیهانیە گەورەکان و لە سەرویان بەرشلۆنە و ڕیال مەدرید. ڕەیان ئێستا تەمەنی 14 ساڵە و هەروەها لەلایەن کۆمپانیای نایک بۆ بەرهەمی وەرزشی سپۆنسەری دەکرێت و خاوەنی بەهرەیەکی ئەفسانە و توانایەکی زۆر گەورەیە. کۆنتڕۆڵی زۆری هەیە بەسەر تۆپدا لە کاتێکدا کە ئەو توانایە بە زەحمەت لە تەمەنێکی ئەوهادا بەرچاومان دەکەوێت. تەنها پێویستی بە هەندێک کاتە تا ئەبینین لەگەڵ یانە گەورەکان خۆی نمایش دەکا. تەنها ئەو ناوە لە بیر مەکەن. ڕۆدۆڵف ئینگرام خێراترین منداڵی جیهانە. تەنانەت خێراترین یاریزانەکان نەیانتوانیوە هاوشانی بکەن و بە بڵێسە نازناوی دەرکردووە. با هۆکارەکەتان پێ بڵێم، ئەو منداڵە 8 ساڵە توانی دووری 100 مەتر ببڕێت تەنها لە ماوەی 13 چرکەدا. لەوانەی لە داهاتوودا ژمارەی پێوانەی ویسام بۆڵ بشکێنێ. وەکو ئاراد، ڕۆدۆڵف لەگەڵ باوکی ڕاهێنانی قورس دەکا کە ڕۆدۆڵف یاری تۆپی پێی ئەمریکی زیاتر بەدڵە، بەڵام ئەگەر ڕای خۆی بگۆڕێ بە دڵنیاییەوە لێ هاتوو دەبێت لە تۆپی پێدا. ئاریانا دۆس سانتۆس
کێوتیەتی تۆپی پێ تەنها بۆ پیاوانە ئەو کسە بچووکە داهاتووی تۆپی پێی ئافرەتانە کە توانایەکی باوەڕ پێنەکراوی هەیە لە کۆنتڕۆڵکردنی تۆپدا لەگەڵ ئەوەی تەمەنی تەنها 9 ساڵە خاوەن ناوبانگێکی زۆرە بەهۆی تواناکانی کە لە یاریگادا براوەیە بەسەر کوڕ و کچەکانی تەمەنیان کە بەشێکیان لە ئەویش گەورەترن بەڵام بە لێهاتووی یاریان لەگەڵدا دەکا. ئاریانا بۆ جەژنی لەدایکبوونی نۆیەمی بە شێوازێکی تایبەت دیاری وەرگر کە توانی چاوی بە یاریزانی پارێز سان جێرمان بکەوێ و وێنەی یادگاری لەگەڵ بگرێ و درێسێکی واژووکراوی لێ وەرگرت. بەڕای ئێوە لە داهاتوودا ئەگەری هەیە کامیان ببنە باشترین یاریزانی جیهان؟ ڕای خۆتمان لە کۆمنت بۆ بنووسە و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەت بە ئاگادارکردنەوە بگاوە دەستان و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.